بەر لە هەر ژنێکی تری ئەنفالکرا و هونەر ئەوی ئەنفال کرد. لە کەیەوە مردن لە پێناوی نیشتیمانە بووە بە عەیب؟ کەسی نەڕەنجانوە، بەڵام خۆی ڕەنجانووە. خۆی هەموو ژیانی قوربانیان بووە. من خۆم دیومە چەنان دایک بەسەر لاشەی کوڕە قەژڕەشەکانیانەوە ڕۆڵە ڕۆیان کردووە. چۆن زاهیدێکەیە دواپلەی زوهد و قەناعەت لەو پلانەیە. لەژێر کەپرەکەی ماڵمان لە لای حەوزەکەوە یاخی بوویەکی شانۆی کوردیە بۆ پێگانی کچان هەزارها کچ لە پێناوی ڕۆڵەکانمانە. بیرم چۆوە نمونەی قوربانیەکی پێشوەختە لە کۆمەڵگایەکی باوک سالاریە کە زۆر درەنگ هەستی کرد ئەبێ ڕێز لە توانای ژنان وەربژیرێ بە تایبەتی لە بواری هونەرە. ئای لە من وەی لە ماڵ وێرانی و داخ لە گوڵێ. دەروێشێکە لە دەروێشەکانی شانۆ زۆر دەمێکە حەیحەیەتی زۆر دەمێکە. بەدیع عەبدوڵڵا ناسرا و بە بەدیع دارتاش ساڵی 1946 لە گەڕەکی مەڵکەندی سلێمانی لەدایک بووە. ساڵی 1950 کراوەتە بەرخەندن و قۆناغەکانی سەرەتایی و ناوەندی و دواناوەندی لە سلێمانی تەواو کردووە. کاتێ لە ئامادەی سلێمانی کچان بووم لەوێ ڕەحمەتی سدرەخشانی حەفید کە بانی ئەکردین ئەیوب بەدیعە ئێمە دوو بەدیعە ناو بوون هەردووکمان بەڕێوە یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەکە بووین کە ئەیوب بەدیعە هاواریە کرد هەردووکمان ڕامان کرد ئەمان و بەڵێ یەک ڕۆژ وتی بەدیعە مەحوی تۆ ناڵێم بەدیعە دارتاش ئیتە ئەیناسی باوکم کە دارتاشە ئیتر لەوانێ ئەممەngە یەک کەڕەوتی هەموو بیتر بووم بە بەدیعە دارتاش بەڕاستی شانازی بە و نازناوەکەم کە یەکەم پیشەی باوکم بوو دووهەمیش زۆر سەرنجڕاکێشە چونکە ئەو شەیە بۆ کچ نابێ. لە سەردەمێکدا کە هێشتا کەم بوون ئەو خێزانە کوردانەی ڕێگەیان داوە کچەکانیان بخرێتە بەرخوێندن بەدیع دارتاش بەرەو بەغدا دەچێت وەک یەکەم ئافرەتی ڕەچکەشکێنی کورد ڕۆ لە ئەکادیمیای هونەرە جوانەکانی بەغدا دەکات و درێژە بە خوێندن دەدات. لە سلێمانیەوە چوبووی ژمارەیەک و تەنها خانمێ لە کووردا و بۆ یەکەمین جار لە مێژووی کووردا بێ بۆ ئەکادیمی هونەرە جوانەکان بۆ زانکۆ و شانۆ بخێنێ ئەو خانمە بوو. لە وەختا یعنی وەکو کورد و وەکو خەڵکی شارەکە یەکتریمان ناسی دوای هەردووکمان وەرگیراین ئیتر لە کاتی دەستکردن بە خوێندن یەکتریمان ڕۆژانە ئەبینی هەرچەند لە دوو هۆبەی جا بووین من و ئەو بەڵام ڕۆژانە یەکتریمان ئەبینی و لە حاڵی یەکتریمان ئەپرسی و حاڵی ئەو ڕۆژانەش زۆر سەخت بوو بە تایبەتی بەلایەنی ئەو خانمەوە کە هەندێک هەبوو لە کەسوکار و برای نەیانەویست شانۆ بخوێنێ.
قەت نەچوومە ئەکادیمی فنون جەمیلە، قەت بە ئارەزوی خۆم نەچووم، بەڕێکەوت ڕێم تێ کردووە، چونکە ئەوسا بە دەرەجە یعنی کە تۆ وەسیقە دەکرد ڕۆشتی بۆ بەقا کولیە ئەگەڕای بزانین چ کولیەک دەرەجەکەی تۆ وەرەگرێ بۆ ئەوێ تەقدیمە دەکرد. ئیتر دەرەجەکەی منوا بوو بۆ ئەوێ تەقدیم کرد. کچ نەچوو بوو بۆ بەشی شانۆ، ینی من یەکەم کچم لە کوردستانە، دووهەم کچم لە عێراقا. منەو کاتە لە بەغا ژیام کە بەدیا هاتە گەڕان بە دوای کۆلیجە، چەند برادێکی کەی هەبوو وەکو مامۆستا ئەحمەد سالار یا کە حکمەتی هندی، کاک فەرهاد خەڵکی هەولێری بەڕێز، ئەوە گەڕان وتیان کاکە کۆلێجێک ئێمە بۆچی نەچین ناوی ئەکادیمی فنونی جەمیلەیە، ئەو کاتە لە وەزیریە بوو، نازانم ئێستا لەوێیانە. کە چوینە ئەوێ دوو مامۆستا هاتن بەرەو ڕوومانێکیشان نازانم مابێسا دکتۆر ئەسعەد عەبدوڕەزاق، مامۆستا ئیبراهیم جەلال، کە ئێمە چوینە ژوورەوانێ وتی دەی بەشکم کچێکی کورد هاتبێ بێوێ لە کۆلیجەکەی ئێمە وەرگیرێ. بەڕاستی توانی قەناعەت بە بەدیعەکە. سەیرێکی منی کرد، وتم بۆچی سەیر مەکەی؟ وتی تۆ ئەڵێی چی؟ وتم وەڵڵی باوکم ئەگەر ئێستا بزانێت لە خۆشییان نازانێت، چونکە ئێمە ئازادیەکمان پێێراوە، ئێمە خۆمانێت، تۆ ئێستا چی ئەڵێ بە خەیاڵ تایە دوا بکە. فعلان وتی من قبوڵمە. کەتان خادمی یەکێکە لە هەوادارانی بەدیعەدارتاش لە ئەسەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پیجێکی داناوە بۆ ئەو خانمە هونەرمەندە و کارەکانی ئەو پیجە بەڕێوە ئەبات. پێچی خۆشترین سات بۆ خوێنەرەوە بێ کە خۆی لە دەقێکی شعریا بینە یان لە ڕۆمانێکە یان لە چیرۆکێکە هەستەکە ئەمە هی خۆیەتی یان هەستەکە ئەمە دەبوو خۆی بینوسێ بەس کەسێکی کە لە بری ئەم نووسیوێتی. هەستەکەم پەیوەندی من و مامۆستا بەدیعەدارتاش لەوێەوە دەست پێکە. من لە ساڵی 2006 بوو کۆڕێکی چیرۆخێنەوەم هەبوو، هەرچەنە من بەر لەوە بابەتی مێژوویم هەبوو لەسەر مافی ژنی کورد لە نێوان دوێنەوە ئەمڕۆدا. دراسەیەک تقریبان شتێکم لەسەر مامۆستا بەدیعە دەست کەوتو بوو کە لە بواری هونەرا چۆن هاتوۆتە پێشەوەیەکێک بوو لەو ژنانەی کە من لەو نووسینەما بەتایبەت ناوم بردبوو، بەتایبەت قسەم لەسەری کردبوو. بەزە ڕۆژەکە من کۆڕی چیرۆخێنەوەم هەبوو بە وەنەی 8 مارسەوە بوو، ساڵی 2006 بوو. چیرۆکێکمی زۆر سەرنجی ڕاکێشا بوو، چیرۆکی قادرمە خوێناویەکان بۆ مامۆستا بەدیعە ماچی کردم، وتی هەر قادرمەیەک لەم قادرمانە لەم چیرۆکەیان ناویان هاتووە، هەرێکێکیان شانۆگەریەکن، بەس ئەبێ نەمرم بمێنم بیان کەم بە شانۆ. ئەگەر ئیشێکی باشی دراما هاتە پێشەوە زۆر خۆشحاڵم بەوەی بەشداری بکەم، ئەگەر نا تەنها جارێ ئەوەی بیری لێ بکەمەوە نووسینەوەی ژیاننامەکەی خۆمە. هەر ئەونا چونکە 2-3 ساڵە نووسیومەتەوە هەر بە تەمام پاکنووسی کەم نەمکردو. عاشق بە هونەر نەیهێشت بەدیعەدارتاش بپەرژێتە سەرژیانی تایبەتی و هاوسەرگیری، بەڵام لە ڕێی هونەرەکەیەوە توانی کۆمەڵە کەسانێک لە دەوری خۆی کۆبکاتەوە کە وەکو دایکێک ڕێزی لێ بگرن و وەکو منداڵی خۆی خزمەتی بکەن. زۆرێک لەوانەی کە تەمەنێکیان هەیە هەستم کرد مناڵەکانیانە میشانیان بۆکەن. ئەگەر سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان بکەی زۆرێک لەوانەی کە تەمەنێکیان هەیە و خۆیان لە تەمەنەکان ئەمە کوڕکچەکانیان یان نەوەکانیان سەرپەرشتی ئەم پەیج و ئیش و کارانیان بۆکەن، چکەوتم تێونەتەوێ ئەوانەی کە بە تەمەنن هەموو کارێکیان کردووە بەس دوور بوون لە تەکنۆلۆژیای بتابەت لە کۆمپیوتەر و بەکارهێنانی ئەمانە. هەستم کرد مامۆستا بەدیعە کۆمەڵێک یعنی مناڵی خۆی هەن، من هەمیشە وتومە تو مامۆستا من کچێکی تۆم، هەستم کرد ئەگەر ئەمە نابێتەوە بە سەرزارێکی بڵێ بە کەسێ من کچی تۆم، ئەگەر تۆ کچی ئەو بی ئەبێ ینی هەندێک ئەرک و هەندێک ئیش و کار هەیە بیکەی بۆ کەس. ئەمە نازانم پێ ناچێت منەوە نەشتێکی گەورەم بۆی کرد بێ سەکەم هەر هیچ نییە، بچووکترین ئیشەکە بۆ خزمەتی مامۆستا بەدیعە کرا، باوەڕ ناکەم بەلای خۆمەوە شتێکی وا گەورە بێت کە لە ڕوون بێت باسی کەم، ئەو تەنیا وەکو خزمەتێکی زۆر بچووک بۆ مامۆستا بەدیعەم کردووە. هەرگیز ئیمانم بەوە نییە دوای خۆم هیچ کەسێ ڕازی نیم یەک وشە لە دوای خۆمەوە بڵێ زۆر بێزارە بم لەوەی لە وڵاتێکین لە ناو میلەتێکین زیندوکوژی مردووپەرست ئەو هەموو عەزابەی کە بەعەز چی بە من کرد لەسەر وشەیەکی ڕاست لەسەر شانە و ئەموت
یەکێک نەبوو پاداشتێکم بکات، یەکێک نەبوو دەستخۆشیێکم لێ بکە، هەموو ژیانی گەنجێتی خۆم بۆ دانا، دوای خۆم دانیشەن شیعارم بۆ بڕازێنەوە، دەهۆڵم بۆ لێن و شاو شانامەم بەسەرا هەڵڵەن، نامەوێ هەر لەسەر ئەو ئەساسەش نەمویست ئەرشیفم ببێ. لە سەردەمێکا گەورە بووم کە کەس نەی ئەوێرا بە چرپەش باز لە خۆشەویستی ئێمە ئاوا گەورە بووی. دوای تەواوکردنی خوێندن دارتاش بەردەوام دەبێت لە خزمەت و بەخشش. لەو کاتەوە تا ئێستا کاری دەرهێنانی بۆ 42 شانۆی کردووە وەکو ئەکتەر لە 30 شانۆنگەری و 3 فیلم و چەند درامایەکی تەلەڤیزیۆنی و 65 درامای رادیۆیی لە رادیۆی بەغدا و کوردستاندا ڕۆڵی بینیوە. جیا لەمانە 5 درامای تەلەڤیزیۆنی نووسیوە و کاری دەرهێنانی کردووە بۆ 4 ئۆپەرێت لە فیستیڤاڵی عراقی. دوایین کاری مۆنۆدرامای قادرمە خوێناوەکانە لە کورتە چیرۆکێکی کەتان خاندمیەوە وەریگرتووە و لە ئامادەکردن و نواندن و دەرهێنانی خۆیەتی. ئەم مۆنۆدرامایە لە فێستیڤاڵی ڤێستاڕۆسی سوید بەشداری کردووە و 3 جار لە شاری ستۆکۆڵم نمایش کراوە. کە هەمومان کۆریژمان تەواو کرد، من لە بەشی شێوەکار بووم، شان بەشانی ئەم کەڵە هونەرمەندەی هاوڕێم خۆشەویستم، ئەم خاتونە میهرەبانە جوانە شانۆگەریمان تەقدیمە کرد و لە زۆر شانۆگەریە لەگەڵ ئەم خاتونە هاوبەشیم کردووە و دوای تەخەڕوجیشمان کۆمەڵە شاکاری ترمان هەر بەیەکەوە کردو و وەکو ئەکتەرێک کە من اختصاصم ئەکتەریش نەبوو، بەڵام لە خۆشەویستی ئەو بەڕێزە و مامۆزای خۆشەویستم ئەحمەد سالار حەزم زۆر بە شانۆ کرد. من جارێکی لەگەڵی بووم لە فیستیڤاڵی شەشەمی شانۆی کوردی لە سەقز. هەموو سەقز و سنە و شارەکان ڕێزێکی گەورەی ئەو خانمەیان لابوو و میدالیان نایە، میدالی زێڕین و چەند جارێک میدالی وەرگرتووە، بەڵام یەکێ لە ناوە دراوشەوەکان لە ڕێڕەوی خانمانی کووردە کەڵێن حەبسەخانی نەقیب و خانمە گەورەیە، عادیلە خانم، خانداد فڵان نەغەدا لەیلا قاسم ئەڵێن بەدیعە دارتاش. من پێم خۆش بوو ئەو لە پێشدا ژنێک بێ، دایکێک بێ، بۆ ئەوەی زیاترمان پێ ببەخشێ. بەس ئەوەی کە پێشی بەخشیوین ئەتوانم بڵێم زۆر زیاترە لەوەی کە چاوەڕێ ئەکرێ. مامۆستا بەدیعە ڕۆڵێکی گەورەی هەبووە وەکو کچە ئەکتەرێک و دەوری باڵای هەبووە لە دروستکردنی پەیمانگای هونەرە جوانەکان سلێمانی لە ساڵەکانی هەشتا. لە بەرامبەر ئەو ماندووبوون و بەخشە زۆرانیدا بەدیعە دارتاش چەندین مەدالیای ڕێزلێنان و خەڵاتی پێبەخشراوە. ساڵی 2002 لە شاری سەقز لە ڕۆژهەڵاتی کوردستان مێدالیای زێڕینی پێبەخشراوە و ساڵی 2006 لە سلەیمانی پەیکەری ڕێزلێنانی بۆ دروستکراوە. دوای ئەوەی کە 8 ساڵ مامۆستا بووم لە ئامادەی سلەیمانی کچان، ڕۆڵێکی زۆر گەورەم هەبوو لە بواری هونەرە لە ئامادەیی، بە تایبەتی هونەری نواندن. هەر لەو ساڵانە بوو کە من زۆر خولیای ئەوە بووم بیرم لە شتی نوێتر ئەکردەوانێک کە لە ئامادەی سلەیمانی کچان بیکەم. ئەمرێک دەرچوو کە پەیمانگای هونەرە جوانەکان لە سلەیمانی کرایەوە لە ساڵی 1970. منیان بان کرد لە پەروەردەوانێ، وتیان ئەبێت تۆ دوو بەشەکەینەوە، بەشی شێوەکار و بەشی شانۆ. تۆ ئەبێ سەرۆکی بەشی شانۆبی و کەسیشم لەگەڵ نەبوو، تەنها مامۆستا ئازاد جەلالم لەگەڵ بوو بەشی شانۆ. یعنی من و ئازاد جەلال بەشێک کە کردمانەوە. بەشی شێوەکاریش مامۆستا عەلی جوڵا و مامۆستا کورد و مامۆستا هیوا و مامۆستا عەبدوڵایەک لە هەولێرەوە هێنایان. ئەمانە بەشی شێوەکار بوون. ماسەکەم بەخێر بێ.
وەک وەفایەک بۆ هەوڵ و ماندووبوونی ئەم خانمەشانۆکارە لە بەرامبەر ئەو خزمەتە زۆرەی بە خوێندکاران و پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی گەیاندووە، یەکێک لە هۆڵەکانی ئەو پەیمانگایە بە ناوی بەدیعە دارتاشەوە ناونراوە. تۆ زۆر عەزیزی بۆ وتەی. دایکە تۆ زۆر عەزیزی بۆ وتەی. ئەمە لەکێکۆ بەم جۆرە زمانی و ڕق و ناشینانە وەڵام بەیتەوە. هەی تۆ لەکێ بەم زمانە ڕق و ناشینە پرسیارم لێکەیت. هاملێت، ئەوە چیتە؟ باوێت شتەوە بێت تۆ دانیشتو جارێ هەڵمەستە. ئەمە لەکێکۆ بەم جۆرە زمان و ڕق و ناشینە وەڵام بەیتەوە. هەی تۆ لەکێ بەم زمانە ڕق و ناشینە پرسیارم لێکەیت. کە لە ئەکادیمی دەرچووم بیرم هەرگیز لە ژیانی تایبەتی خۆم نەکردەوانە من وەکو شۆڕژگێڕێک وەکو پێشمەرگەیەک وا خۆم ئەناسی کە ئەوان بتوانم یعنی هاوسەنگیەک دروستکەم لە تای ئەو تەرازوەی کە برایەکەم پێشمەرگەیە لەو شاخە و بە چه عەزاب و ئازارێکەوانە ئەتوانێ بەرگری لە میلەتەکەی خۆی بکە لەبەر ئەوە ئەممەنگە خۆشەویستی هونەر و خۆشەویستی شانۆ و خۆشەویستی میلەتەکەم و خاک و نەتەوە و نیشتیمانەکەم لەلا گەورە بوو هیچ وەسیلەیەکەم شک نەئەبەر غەیری ئەمە نەبێ ئەو بوارەی کە من هەڵم بژاردووە کە بواری هونەریە. بۆشت کڕین نابێ پارەبێت نووسینی داریۆفۆ من کەتان خادیمیم ئەدمینی پەیجی مامۆستا بەدیعە دارتاشم. بژێ سپاس خۆش بێ یاخوا بژێ سپاس. بەڕێزم خەریکی کۆکردنەوەی بەعزە ئەرشیف و شتێکی مامۆستا بەدیعە دارتاشم جا نازانم جەنابەت چ شتێکی ئەو لە ڕەسم بێت لە تەسویر بێ لە هەر شتێکی بێت. جاری وا هەیە مامۆستا شتێکتان تەسویر کرد بێ شتێکتان کەوت بێتە لە ئیشێکی هاو باش. یەکێ لە ئامانجەکانی ئەو پێیجەمەوە بوو کە هەستم کرد مامۆستا بەدیعە دارتاش ئەوەی کە بەرهەمی خۆیەتی لای خۆی نییە. هەتا زۆر جار لەم لاو لەولا چاو پێکەوتنی لەگەڵ کراوە با بڵێن لە کەناڵەکان لە ڕادیۆکان هیچی لای خۆی نییە. وەکو خۆی ئەڵێ ڕۆشتوتە سەر تەختی شانۆ بە تایبەت ئەو ساڵانەی کە ساڵانی نەوەتەکان کە گەمارۆ یابووری بوو کامێرە با بڵێن پارێکی باشی تێچوو تەسویرکردن یە و ساڵانەی هەر لا نەماوە. ئیتر پێ ئەچێ کەسانێک کە بن لەو ناوەیە ئەرشیفێکیان لەلابێ من لەسەر ئەو وەستاوم بۆی وتم لایکی پەیجەکەی زۆر بن ئەنج ئاگادارێک بۆ ئەو هونەرمەند و هونەردۆستانە ئەوانەی کە ئەرشیفی مامۆستا بەدیعەیان لایە وەکو خزمەتێک بم هەمویان بێگەڕنەوە بۆی. من پێم وایە شانۆ و هونەر ئەوەی نەدەهێنا سد بەدیعە ژیانی شخصی خۆی بۆ بکا بە قوربانی. لە ژیان ماتینووی ئەنگای مناڵێک بووم کە تێر لە ئامێزی بگرم و هەست و سۆزی دایکێکی مێهرەبانی پێ بەبەخشم تاک و شایانی جوانترین خەڵات بم کاوە وشەیدایە. ڕقی دنیام لە مەتبەخە. مەتبەخ زۆر ئەنگەڕێنێتەوە بۆ ژیانی ینی دایکمێتەوە بەرچاو کە دائیمە خۆی لە مەتبەخە ئەچوون پێمەوە ئەم با یارمەتی و بەمەی و نە تۆ بڕۆ خەریکی دەرس و دەوری خۆت بە تۆ هەر دائیمە هەر تەلەبەی 22 ساڵ لە مەعهد بووم بە بەردەوامی خەریکی من تەحزیر و خەریکی سجل و 14 ساڵ سەرۆکی بەشی شانۆ بووم نەمهێشتووە قەڵەمێکی کە لەگەڵ قەڵەمی منە تێکەڵ بێ. دارتاژ لە دوای خانە نشینبوونی و لەگەڵ کۆمەڵی هاوڕێی چەند ساڵەی تەمەنی گروپێکیان پێکێناوە و ناویان لە خۆیان ناوە هاوڕێیانی تەمەن. هاوڕێیانی تەمەن ماوە و هەر جارێ لە شوێنێک کۆ دەبنەوە و چەند ساتێکی خۆش بە باسکردنی یادەوەریەکان و گێڕانەوەی ڕۆژگارە تێپەڕیوەکان بەسەر دەبن. ئەم هاوڕێی تەمەنانە بە جارجار لەگەڵ یەکتری کۆ ببینەوە هەرچەنە ئەگەر زۆریش ئەو شتانی کە ئێمە ئەیکەین بۆ خۆمان
بۆ خۆشی خۆمان ئەبێ بۆ ئەوەی بتوانین بیرەوەریەکانمان بگێڕینەوە بۆ ئەوەی یادەوەریەکانمان کە کاتی خۆی لە سەرەتای هەرزەکاریمانە زۆربەی زۆرمان لە زۆر شوێن لەگەڵ یەکتری بووین. ئەم کۆمەڵە هاوڕێیە کە کۆ بینەوە هەمیشە بەدیعا لە ناومانە بە قسە خۆشەکانی هەمیشە نوکتەی خۆشمان بۆ ئەڵێ قسەی خۆشمان بۆ ئەگە و ئێمە بەدیعا وەکو ڕەمزێکدا ئەنین بۆ ئافرەتی کوردی هونەرمەند. بێگومان ژیانێکی سوای بێمانە هەر وەک جارانە دەستەکانێک گەورەن من حەسەنانە ناتوانم تۆڵێتم لە نابێت سەمان هەمووی پێشڕەوی هەموو ئافرەت و خانی کوردە لە شانوی کوردیا کە ڕۆڵێکی گەوری بنەوە لە پێگانی چەنەها خوێنکار چەنەها هونەرمەند کە ڕۆناو ساحەی کوردستانیە کەوا ڕۆڵە بینین چ لە دراماکانە چ لە سەر شانۆکان هەمووی بەڕاستی بە فەزلی ئەم ژنەوەی بەڕاستی کە جێگای خۆشەویستی و حورمەتە هەمیشە شانێزی بیەوەکەم کە ئەڵێم خوشکە بەدیعا خوشکە بەدیعا بەڕاستی خوشکە بەدیعایە و شانازیە بۆ مشکەوە ئێستا لەگەڵیان هەستەوە. گوێی چی بەمێ وەڵڵاهی دینارێ لە گیرفانمانە نەبوو بێین بە لەفەیەک من لەکوو ئەمتوانی مسەوەر بانکەم و ئەرشیفی خۆم کۆکەمەوە یا ئەو بەرهەمەی کە ئەم کرد تۆمارم کردایە. جگە لە بەڕێوەبردنی پێیجەکە کەتان خادمی بەبێ ماندووبوون بەردەوام لە گەڕان و پشکنیندایە بۆ کۆکردنەوەی ئەرشیفی هونەری و ژیانی بەدیعا دارتاش. ئەو ئەرشیفە پەرش و بڵاوەی ناڕەحەتی و نائەدالەتی ژیان وای لە دارتاش کرد تااقەتی کۆکردنەوەی نەبێت و گوێنەدا بەفەوتان و لە ناوچوونیان. ئەمە شانۆگەرێکی مامۆستا بەدیعا دارتاشە. ئەم شانۆگەریەی لە ساڵی 1983 ساڵی 1983 دەرهێنا. ماني شوف منسى بخير بيت ريشان ميتاليوسا ريش بخير ريشان تريبانيوسا هو السنايو ريشان كارتا ابوتا بخير شي غادو دو بيانو بدل شاي الشو نكون تاتش ئای تەنیایی بەعزە جارێکیش زۆر جارێک بڕە زۆر مرۆڤ بێهودە ئەکا بەڵام زۆر بەداخەوە لە کاتێکا کە تەمەن ڕۆی کە هێزی ئەژنۆکان نەما کە دەست و پەنجە کەوتە لەرزین لەو کاتە مرۆڤ زۆر تەمەناش دەکا و ناتوانێ هیچی بکە دوایی ئەبێتە مای خەفەت بۆ مرۆڤ.